واتساب مەترسیەک بەدەستی هەمووانەوە. ساڵانە زیانی هەڵخڵەتاندنە ئەلکترۆنیەکان چەندە؟ هەوڵە ساختەکاریەکان و دەست بە سەراگرتنی هەژماری تۆڕە کۆمەڵایەتیەکان و تۆڕەکانی پەیوەندی ساڵانە 6 ملیار دینار زیان لە عێراق دەدەن. لە دوایین جاریشدا ئەپلیکیشنی واتساب بۆتە مەترسی بۆ سەر هەموو عێراقیەکان بە هەرێمی کوردستانیشەوە. دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق خۆشداریدا لە هەوڵی هەڵخڵەتاندن و ساختەکاری ئەلکترۆنی لە ڕێگەی ئەپلیکیشنی واتساپەوە ئەرشەد حەکیم و تەبێژی دەستگاکە ڕایگەیاند هێرشبەران بە داواکردنی کۆدی پشتڕاستکردنەوەی ئەپلیکیشنەکە هاوڵاتیان ڕادەکەشن بۆی کۆنتڕۆلی ئەکاونتە ئەلکترۆنیەکانیان بگرنە دەست و ئیستیغلالیان بکەن و بۆ داواکردنی پارە و دزینی زانیاری کارتی بانکی و بڵاوکردنەوەی لینکی زیان بەخش. بەپێی داتاکانی دەستگای ئاسایشی نیشتیمانی عێراق لە ماوەی 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 3000 حاڵەتی هەڵخڵەتاندن و ساختەکاری ئەلکترۆنی تۆمار کراوە و زیانەکانیش بە نزیکی 3 ملیار دیناری عێراقی خەمڵێنراوە کە ساڵانە دەکاتە 6 ملیار دینار. هەرچەندە شارەزایان و پسپۆڕان دەڵێن ئەوەی لە دامەزراوە ئەمنیەکان تۆمار دەکرێت تەنها نزیکی لە 30 خەباری ڕاستەقینی فێڵ و ساختەکاری و هەڵخڵەتاندنە دیجیتاڵیەکانە کە لە عێراقدا هەیە. واتساب کە خاوەندارێتی دەگەڕێتەوە بۆ کۆمپانیای مێتا مانگی ڕابردوو خستنە بازاڕی تایبەتمەندی نوێ ڕاگەیاند بۆ یارمەتیدانی بەکارهێنەران بۆ دۆزینەوەی فێڵەکان لە سەر ئەپەکە هەر لەگەڵ ڕاگەیاندنی ئەو نوێبوونەوەی خۆی ئاشکراشی کرد کە لە سەرتاسەری جیهاندا 6 ملیۆن و 800 هەزار هەژماریان داخستووە کە پەیوەندیان بە هەوڵە تاوانکاریەکانەوە هەبووە. مێتا ناوی کەم بۆ دەیهێناوە وەک ناوەندێک بۆ فێڵکردن و ساختەکاری با جۆرێ راپۆرت و چیکردنەوەی شارەزایانیش چەندین ڕێگەی تەکنۆلۆژی جیاواز با بەکارهێنانی تۆڕەکانی تێلەگرامی ڕووسی و تیکتۆکی چینی و چات جیپیتی ئەمریکی توانیویانە متمانە لەلایەن قوربانیەکان دروست بکەن. بۆ خۆپاراستنیش لە هەموو هێرشەکان شارەزایان و دامەزراوەکان دەڵێن ڕێگای یەکەم باوەڕ نەکردنە بە خەڵکی نەناسرا و دواتر ئاگادارکردنەوەی دامەزراوە ئەمنیەکانە لە هەر هەوڵێکی لەو جۆرە.